ڕێکەفتە مافێ زارۆکانیان ناودەوڵەتی کوونەتەوێن یەکگرتی دە ساڵە 1950 و نەهاندا دانپێدان پێکرد و دە ساڵە 1970 و نەهاندا پشت پێگرێدا مافێ زارۆکان بێت و ئاوایەکی سازش لەسەر نایەکردن لە ڕۆژاوای کوردستانی نەتەوێن یەکگرتی بێت و ئاوایەکی ژە سەدی یەکژی پابندیە بووە ڕێککەفتنێ ناکێ لە سووریە بگشتی و لە ڕۆژاوای کوردستانê بە تایبەتی دەربارەی ڕەوش و مافێ زارۆکان یونیسف پەیوەندیە لەگەڵ ڕژێمە ئەسەد و ڕێبەبەریە بەسەر پێدەڤە دەکێ و پشت بێ راپۆرتێن ڕژێمە ئەسەد و پێدەیەن دەفکی گرێدەدێ بێگومان ئەو راپۆرتێن دەفکیش ڕاستیە دوورن و بەروڤژیە ڕاستیەنە ژێ دەستپێکە شۆڕەشە سووریە و حتاوەکە ئیرۆ نە ڕژێمە ئەسەد و نە پێدە راپۆرتێن فەرمی دەربارەی ڕەوش و مافێن زارۆکان پێشکەشی یونیسف نەکردنە و یونیسف خوا لەسەر ڤیکاری بێدەنگ کردە ئەو کارمەندێن کوسەر بە یونیسفەنە لە سووریێ هەموو دارودەستێ ڕژێمە ئەسەد و پێدەنە و بەبێ ڕازیبوونە ئەو لەهەیە سیاسی ئانگۆل ئەمنە سیاسی ڕژێمە ئەسەد نایەنە دامەزراندن بێ تەنێ ji بۆی وەرگرتنە موچە و پەردەپۆشینێ هاتنە دامەزراندن ji ber ku li Rojavayê Kurdistanê rojane zarok ji aliyê pêde ve têne revandin û pêde wan leşker dike û lê bereyên şer didê kuştin û şehîd dibin û wan karmendan tu raportek di vê derbarê de pêşkêş nekiriye. Ji derekê taybet ji arkêra ragihand ku behtira karmendên UNICEF ji Partiya Şiyûî hevpeymana li gel Hizba Elbas û mehane $2000 werdigirin û ji bilî wergirtina $2000 karmendên UNICEF li ser hesabê UNICEF serdana Ewropa dikin û herî dawî jî Şêrîn İsmaîl ji Firokxaneya Dîmeşq berev Norwêc birêket û serdan bi dawî anî bê ku yek raportê derbarê zarokan pêşkêşî UNICEF bike. ڕێکەفتە ناودەوڵەتیە مافێ زارۆکان دانپێدانێ بە مافێ زارۆکان دکێ و زارۆکان ژێ پاوانکاریە ئابووری و هەر کارێکی کۆمەترسیە لەسەر ژیانە زارۆکان ژە هەموو واران بە دروست دکێ دەپارێزێ لێ لە ڕۆژاوای کوردستانی زارۆک تێنە لەشکەرکردن تێنە کوشتن و شەهید دەبن دوور دەکەبن ji xwendinê ji neçarî karê giran dikin de ku debara malbata xwe bikin û tevî vê karesata mirovî derheqê zarokan de UNICEF heta weke îro bo yek carê jî tu rapor derbarê zarokên Kurd li Rojavayê Kurdistanê belav nekirine. Şrovekarên siyasî dibêjin ev bêdengî li hember karesata mafê zarokan li Rojavayê Kurdistanê wê derencamên metirsîdar bi dûvxwe ve bînê ji ber zarokên Rojavayê Kurdistanê bê tu awayekî jiyana taybet bi zarokan nakin û rejêma Esed û pêde di ji navbirina jiyan û mafên zarokan de berdewam in.